پرسیارم کرد ئەگەر برێ سێ جاران ئەو حەبەی بخۆ پاژنانی چ دەرێ ینی هەندێکیان ئینگلیزیان دەزانی بە ئینگلیزی ئەوجا بەو بە هندی پێدەگۆ گۆدەگۆت برێ تین سەمەهەیە نەکەنەکەبات دەکەنە خۆم دەمنووسی تین سەمەهەیە نەکەنەکەبات کەمەردات خۆ فێرە هەندێک هندی کرد لە گەریان خۆشەویستە سەلامی خواتان لێبی خەریکە پێویستم بەوەی نامینێ کە لە خانی خستەخانەی بژیم چونکە ئێستاکە پاش 4 ساڵی ساڵک ئارزەکەم کڕی ساڵەکەی کەلم دروست کرد بە 2 ساڵانیش تەواوم کرد فنیشنگم کرد بوومە ساحێبخانێکی 125 مەتری لە شاری هەولێرێکە بەڵام ئەو شتانێک کە زۆر دڵخۆشی کردم یەک لەوانە بوو چارەسەرکردنی جەندرکە پرسادی بوو هیندۆسێک بوو کە سوتا بوو 145 سوتا بوو کاتێک کە سەردانم کرد لە ئەمەرجنسی دەست بەس دەگریا چونکە توش کە ئابەکی حاد ببوو کاک سەبری لێ پرسییم گوتی دەتانی ئەوەی چاپ بکەیەوە گوتم ئەمن هەوڵ خۆمی لەگەر دەدەم ئینشاءالله سیقام بۆ خۆم هەیە کە عیلاجێکی باشی بکەم و خوای گەورە شیفای لە بۆ دەنێری بەس ئەوە تێچی ڕۆژانەی 2 وەرەقەیە هەر ڕۆژێ ئەوە چل ڕۆژی دەوێت هەتا تەواو چا دەبیتەوە ئەوانەش حیساباتی خۆیان هەیە 2 وەرەقە فی چل ئەوە گوتکرد کاکەم بەتامە بە تیارێ بە 10 دەفتەری بە کۆپتەری بینێرمەوە هیندستان بە 10 دەفتەر دەکاتن ئەوە قازانزمەوەی تو دەری 80 وەرەقە دەکاتن ئەمن موچەم هەبوو لەوێندەر گوتی بینەوە لەوێندەر ژوورەکەم لۆدانا ڕۆژانە تەدایم لۆ دەکرد ئەمنیش بیرۆکەکەم بە مێشتی داهات گوتم لەگەر تەداویکردن ئەو هیندۆسەی بە هەندێک باسی ئیسلامی لە بۆ بکەم بەشک خوای گەورە هیدایەتی دەدا نیەتە چی ئەوەم هەبوو بەڵام هیدایەتدان بە ئازایەتی منێ و بەدەستە مەژ نییە لە ئەسنای ئیشکردن لەگەر ئەو جەندرکە پرسادەی و هیندۆسێکی تکە بوو ناوی کوشیڕام بوو کوشیڕام جارجار داهاتە عیادەی پرسیاری دەکرد لە بیرمە یەکەم پرسیار گوتی داگ لە کنەنگۆ کووە دوایە کو ئەتو دکتۆری ئەوانە پرسیاری لۆ دەکرد ئەمیش جوابم دەداوە ئەو کوشیڕامەیە لەوێندەر زۆر جاران بە هندی قسەم لە گەریان دەکرد مەسەڵەن دەمگوت ئەو حەبەی 3 جاران بخۆ لەبەرەوەی من دکتۆرم دەمزانی کو لغە زۆر مهمە پرسیارم کرد ئەگەر برێ 3 جاران ئەو حەبەی بخۆ پاژنانی چ دەرێ ینی هەندێکیان ئینگلیزیان دەزانی بە ئینگلیزی ئەوجا بەو بە هندی پێدەگۆ گۆدەگۆت برێ تین سەمەهەیە نەکەنەکەبات دەکەنە خۆم دەمنووسی تین سەمەهەیە نەکەنەکەبات کەمەردات خۆ فێرە هەندێک هندی کرد لە گەریان کاتێک ئەو هندیانە دەهات نەکنە من زۆر کەیفیان دەهات وەچی ئەمن بە هندی پێم دەگوت ئەو حەبەی 3 جاران بخۆ ئەوە کو فێر بووم وەختی خۆی ئەمە دایلۆچ کو فێر دەبووین هەلە لەلا هەلەو زەکی بە کوردی دەمان نووسیەوە دەمان گۆتەوە کە لە ئیبتیدایەوە فێر ئینگلیزی بووین ئەمیش خۆم فێرە هندیەک کرد تاوەکو لەگەر ئەو نەخۆشانەی وێندەر ئەو کەسانی کە لە هیندۆسن هندن ئیش دەکەن زۆر ئیسفادیان دەکرد ئەوجا ئەوە بوو بە ئەسنای ئیشکردنم ئەو کوشیڕامەیە بڕیاریدا بێ ببیتە موسڵمان چیرۆکی موسڵمان بوونی کوشیڕامتان لۆ باز دەکەم لە عەڵقەیدا بێ بەڵام جەندرکە پرساد چابۆوە جەستەی چابەوە بەڵام نەبووە موسڵمان ئەجلۆتان باز دەکەم لە عەڵقەیدا بێ کوشیڕام کو بۆ موسڵمان کە یەکەکە ئێستا کەش لە مەعمەل شیشی هەولێرێکەیە دەوام دەکاتن لۆتان باز دەکەم چیرۆکی کوشیڕامی کەوە ئێستاکە ناوی محەممەد کوشیە ڕام ناوەکی خوایەکانی تیان خوایەکی هندۆسە لە عەڵقەیدا بێ لۆتان باز دەکەم بە پشتیوانی خوای گەورە.